سلێمانی خاوەنی زۆر علی بەدەستهێنانی نمرەی بەرز لە دەزمەدە و پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ئایا زانی هەموو ساڵێک یەکەمەکانی هەرێم لە لای ئێمە بوون؟ پەیمانگای سلێمانی دەست دەکات بە خولی بەهێزکردنی نمونەی پۆلی 12. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکارە. ساڵانە بەرزترین نمرەکان بەدەست دەێنن. تاکە پەیمانگایە لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخێنرێت. بۆ هەڵسەنگاندن و ئامادەکردنی خوێندکاران تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکات و هەموو بابەتەکانتان بۆ شیکار دەکرێت و ئاڵۆزیەکانتان بۆ ئاسان دەکرێت. باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانی لا پەیمانگەی سلێمانین و وانەکان دەڵێنەوە. مامۆستایانی بیرکاری ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا عادل محەممەد، ڕێبین مەحموود، سۆران ساڵح. مامۆستایانی عەرەبی سیروان عەبدوڕەحمان، نامیق ڕەسوڵ. مامۆستایانی فیزیا ئاسۆ جیهانگیر، خەلیل عەبدولکەریم، نەبەس ئەحمەد، کارزان سەعید. مامۆستایانی ئینگلیزی زانا کاکەبرا، گۆران محێدین، شاهۆ عەلی. مامۆستای کوردی ڕزگار سابیر. مامۆستای زیندەزانی کاوە محەممەد. مامۆستایانی بیرکاری وێژەیی هەڵمەد محەممەد، بورهان عەبدوڵڵا. تا کۆتایی ساڵ لەگەڵ خوێندکاراندا بەردەوام دەبین و چەندین فێستیڤاڵ و سیمیناری تایبەت بۆ خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. ئێمە باشترین پسپۆڕ و شارەزاکان دەێنین تا شێوازەکان و هونەری کۆششکردن فێری خوێندکاران بکەن. بۆ هاتوچووی خوێندکاران پاس دابین کراوە. بەلە بکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆستایان بەرامبەر پادشی ئازادی. بۆ پەیوەندیکردن 070 261 44 34 یان 050 858 94 93. پێشەکی ڕێز و سڵاومەی بۆ سەرجەم خوێندکاران. ئەمڕۆ دەست دەکەین بە یەکەموانەی بەشی یەکەم فیزیای پۆلی 12 زانستی جوڵەی بەسوور. هەروەکو ئاشکرایە ئێمە لە میکانیکا جوڵەی بەهێڵمان خوێنەوە کە بە جوڵەیەکی جەگۆر دانرێ، چونکە تەنیا کاتێک لە خاڵێکەوە چێ بۆ خاڵێکی کە شوێنی خۆی ئەگۆڕێ پێڵێن جوڵەی جەگۆر. لەو کاتە تەورە چەسبکراوەکانی سەرتەنەکە تەریب بەیەکترێ جوڵێن، بۆیە پێی دەڵێن جوڵەی جەگۆر کە ئەوە بریتێ لە جوڵەی بەهێڵ. لە پۆلی 12ش تاواوکەری جوڵەی جەگۆر کە ئەویش جوڵەی بەسوورە ئەویش ئەخوێنین پاشان جوڵەی بەخول. بەنسبەت جوڵەی بەسووریشەوە ئەویش جوڵەی تەنێکە لەسەر ڕێڕێکی بازنەیی دووبارە جوڵەیەکی جەگۆڕە. بۆ نمونە کە سواری کورسیەکە بین، کاتێک لە خاڵی خوارەوە سوار ئەبین و ئەچینە خاڵێکی کە لێرە دووبارە شوێنی خۆمان ئەگۆڕین، دووبارە لێرە گەر لێکدانەوە بکەین بۆ ئەوەی تەورە چەسبکراوەکانی سەرتەنەکە سەرگەین دووبارە تەریب بێکرێت جوڵێن. هەروەکو لەم ڕوونکردنەوانە هەیە. لێرە ئەگەر باسی جوڵەی تەنێک بکەین لەسەر هێڵێکی ڕاست کە جوڵەی بەهێڵ بە جوڵەیەکی جەگۆر دانرێ، هەروەها جوڵەی بەسووریش جوڵەیەکی جەگۆڕە. ئەگەر سەرنج بین ئەو تەنە بەهێزەگە جوڵێنرێ بارستاییەکی هەیە لە ئەنجامی گۆڕانی خێرای سەرەتایەکەی بۆ خێرای کۆتایەکەی لە کاتێکی دیاریکراودا تاودان پێیاکە. کەواتە یاسای 2 نیوتن بۆ جوڵەی بەهێڵ کە جوڵەیەکی جەگۆڕە کاتە F کاتە MA. دیقەتە ئینەوتەنە لادانێکی بڕیوە یان دووریەکی بڕێوە لە خاڵێکیەوە بۆ خاڵێکی کە. لەم کاتە تەورە چەسبکراوەکانی سەرتەنەکە گەر سەرنجی لێ بین ئەمە تەورەکانی X وایە تەریب بە یەکترێ جوڵێت. ئەمە گرنگترین خاڵە لە سیفەتەکانی جوڵەی جەگۆڕ، بۆیە جوڵەی بەهێڵ بە جوڵەی جەگۆڕ دانرێ. بە کورتی ئینجا بابینە سەر بابەتی ئەمڕۆمان کە جوڵەی بەسوورە. کاتێک تەنێک لەسەر چێوەی بازنەیەکە جوڵێ، بۆ نمونەوەکو کورسیەک، کاتێک لێرا کەسێک دانیشتووە، ئەگەر سەرنجی تەورە جێگیرکراوەکانی سەرتەنەکە بین بە درێژایی ڕێڕەوەکە X و Y تەبعاً سیرکەین بە تەریبی بە یەکترە مێنێتەوە، دووبارە تەنەکە شوێنەکەی خۆی گۆڕیوە. کەواتە بۆیە بە جوڵەی بەسووریش ئەوترێت جوڵەی جەگۆڕ. پاشان کە ئەمانە تەواو بوون لە کۆتای ئەم بەشە جوڵەی بەخولیش ئەخوێنرێت. کەواتە سەرنج بە تەورە جێگیرەکانی سەرتەنەکە تەریب بە یەکترێ جوڵێن و تەنەکە شوێنی خۆی گۆڕێ، بۆیە جوڵەی بەسوور و جوڵەی بەهێڵ هەردووچان بە جوڵەی جەگۆڕدا ئەنرێن. ئێرەش هێزێک هەیە کە ئەم جوڵەیە دروست دەکات، ئەویش پێڵێن چەقە هێز کە هەمیشە ڕاستەکەی بەرەو چەقی سوڕانەوە هەر بە پێی یاسای 2 نیوتن، چونکە ئەمە ژەر جوڵەیەکی جێگۆڕە. FC کاتە MAC، FC چەقە هێزە و M بارستایە و ACش چەقە تاودانە. جا بینە سەر وردەکاری بابەتەکەمان.
لێرە هەندێشت ڕوون بۆ کە بۆچی بە جوڵەی بەهێڵ و بە سوڕیژەوترێت جوڵەی جێگۆڕ چونکە تەورە جێگیرەکانی سەرتەنەکە تەری بەکتری بە درێژای ڕێڕۆکە دەجوڵێن و ئەو تەنە لە خاڵێکەوە بە خاڵێک کە شوێنی خۆی ئەگۆڕێت بۆیە لێرە گەردیقەت بین ئەو هێزەی بۆ جوڵە پێویستە لە هەردوو حاڵەتەکە بە پیاسای دووهەمی نیوتن نەتوانین بدۆزرێتەوە کەواتە ئێمە باسیەوەمان کرد کە تەن لە جوڵەی بەهێڵا لادانێ گەڕێت کەواتە کورتترین درێژە بە ئاراستەیەکی دیاریکراوە بۆ نمونە دەلتا ئێکس ئەم لادانەی بڕی جوڵێ وە جێگۆڕیشە کەواتە جوڵەی بە سوڕش کە ئێمەڵێن جوڵەیەکی جێگۆڕە ئەویش کەواتە هێزە کاری تێکا و تاودانی پێپیا کردو و گۆڕانێک لە خێراکە ڕوویاوە کەواتە ئیکوا لادانەکەی ئایا وەکو جوڵەی بەهێڵ کاتێ تەنەکە ئەگاتەوە هەمان شوێنی دەستپێکردنی جوڵەکەی لە جوڵەی بەهێڵا گەرتەنێک بەم ئاراستێ بڕوا پاشان بگەڕێتەوە بۆ شوێنەکەی خۆی ئەڵێن لادانەکەی سفرە ئایا لە جوڵەی بە سوڕشاوتەنە لادانەکەی سفرە بەتەکیدی نەخێر لێرە جوڵەی ئەم تەنە جوڵەیەکی بە گۆشەیە لەسەر چێوەی ئەم بازنەیە جوڵێت کەواتە بریتێ لە جوڵەی تەنێک جوڵەی بە سوڕ بریتێ لە جوڵەی تەنێک لەسەر چێوەی بازنەیەک بە کاریگەری هێزێکی لاسەنگ کە تەن لەژێر کاریگەری هاوسەنگ نابێت پێڵێن چەقە هێز و ئەتوانێت بەردەوام ئاراستەی لێکەوتە خێرای ئەو تەنە بگۆڕێ و لەسەر چێوەی بازنەیەک بیهێڵێتەوە بۆش ئەتوانێت چەقە تاودان بەتەنەکە پەیدا بکە و ئەگەر بڕی خێرایەکەشی توانی بگۆڕێ ئەوە لێکەوتە تاودان واتە تاودانێکی بە ئاراستەی بازنەکە دروست دەکات بە ئاراستەی لێکەوتەکە دروست دەکات لەکەوت بۆ ڕێڕەوە بازنەیەکەی دروست دەکات کەواتە مادەم لێرە ئەم تەنە ئەگەڕێتەوە شوێنەکەی خۆی و ئەو لادانەی هەیەی ناکاتە سفر ئەی کەواتە لێرە ئەو لادانە چۆن دۆزرێتەوە لە جوڵەی بە سووردا لادانێکی بە گۆشەمان هەیە پێڵین گۆشە لادان گۆشە لادان ڕێژەیە لە نێوان ئەو کەوانەی درێژی ئەو کەوانەی کە تەنەکە لە جوڵەکەی دایبڕێ بۆ نیوەتیرەکەی بۆ نمونە تەنێک لەم خاڵەوە دەست بە جوڵاکە ئاچێت بۆ ئەم خاڵە لێرە کەوانەیەکی بڕیوە ئەم کەوانەی بڕیوە ئەو کەوانەیە بەرامبەر چەقە گۆشەیەکە ڕێژەی نێوان درێژی یان گۆڕانی درێژی ئەم کەوانەیە بۆ نیوەتیرەکە ئەبێتە گۆڕانێک لە گۆشەلاداندا کەواتە دەلتا فێتا پێڵین گۆشەلادان کەواتە دەلتا فێتا کە گۆشەلادانە ئەکاتە چی؟ یەکسانە بە درێژی کەوانەکە کە تەنەکە لەسەری ئەجوڵێ یان ئەو درێژی کەوانەی تەنەکەی بڕێ دەلتا ئێس لەسەر نیوەتیرەی ڕێڕەوە بازنەیەکە لەسەر نیوەتیرەی ڕێڕەوە بازنەیەکە کەواتە سەرنج بن درێژی کەوانەکە لەسەر نیوەتیرە لێرە ئەگەر سەرنج بین بمانەوە لێکەی پیاوانەکانی بکۆڵینەوە درێژی ئەم کەوانەیە ئەگەر سانتیمەتر بێ وەکو لێواری ژێرپاڵەیەک و نیوەتیرەکەش بە تەکید سانتیمەتر بێ ئەگەر فولکەیەک بێ سارێک بە دەوری ئابسوڕێتەوە درێژی ئەم کەوانەیە بە مەتر بێت نیوەتیری بازنەکەشی مەترە ئەگەر لە جادە شەستەکەی دەوری سلێمانی بین درێژی ئەو کەوانەی تەنەکەی بڕێ بە کیلۆمەتر حسابی بکەین نیوەتیرەکەشی بۆ چەقی شار هەر بە کیلۆمەترە ئەمە ژواتای ئەوەیە کە ئەم درێژیە ئەگەر بە مەتر بێ بۆ نمونە نیوەتیرەکەش بە مەترە یەکەی مەتر و مەتر کورتە بێتەوە کەواتە لە ڕاستیا گۆشەلادان هیچ یەکەیەکی ڕاستەقینەی نییە هێندێکی بەیەکەیە چونکە ڕێژەیە لە نێوان دوو ڕەهەندی چوونیەکە کە هەردووچیان درێژین بۆیە گۆشەلادان هێندێکی بەیەکەیە لە ڕاستیدا هیچ یەکەیەکی ڕاستەقینەی نییە بەڵام ئێمە وەکو نیشانەیەک بۆ ئەوەی بابەتەکە بزانین باسی جوڵێکی بە سوڕەکەین هێند هەیە بۆمان داناوە کە ئەویش گۆشەی نیوەتیرەیە یان پێڵین ڕادیەن گۆشەی نیوەتیرەی یان ڕادیەن ئەمانە وەکو یەکە دانراون بۆ گۆشەلادان بەڵام یەکەی ڕاستەقینە نین خۆمان دامانناون خۆشمان ئەتوانین لای بەرین گۆشەی نیوەتیرەی پێوتێ ڕادیەن کورتکراوەی ڕادیەن ڕاد بەکارێنین
جگەلەوە ئەکرێ بڵین ئەم تەنە لێرەوە دەستی بە جوڵە کرد لە 0 پلەوە گەیشتە ئێرە 90 پلە گەیشتە ئێرە 180 پلەی بڕی و ئێرە بوو بە 270 پلە و ئێرە 360 پلە کەواتە لادانەکەی 360 پلێ گۆشە لادانەکەی نەک 0 هەرچەندە جوڵێکی جێگۆڕیشە هەرچەندە تەنەکە هاتۆتەوە هەمان خاڵ بەڵام چونکە جوڵەی بە سوورە ئێستا توانین بڵین یەک خولی تەواو کردووە کەواتە 0 پلە کە گەیشتەوە ئێرە لێرە دەستی بە جوڵە کرد کە گەڕایەوە ئێرە سەرەکەی یەک دانە خولی تەواو کردووە ئەگەر تا ئێرە پای بێت ئەوە یەک خولەکاتە 2 پای ڕادیەن دوای هێماکان و چۆنیەتی گۆڕینیەکەکان باسەکەین کەواتە 180 پلە نیو خولە نیو ڕیڤە ئەمە ژەوە گەێنێ کە یەکەکانی گۆشە لادان کە یەکەی ڕاستەقینەنین و خۆمان دامانناون بریتە لە پلەی 60 گۆشەی نیوەتیرەی لەگەڵ ژمارەی خول پلەی 60 یان ڕادیەن پلەی 60 دیگری هەروەها گۆشەی نیوەتیرەی یان ڕادیەن ژمارەی خولەکان کە خولاوەتەوە number of revolutions ژمارەی خولەکان کەواتە بە ژمارەی خول ڕیڤ کورتکراوەکەیەتی پلەی 60 دیگری و گۆشەی نیوەتیری کە ڕاد کورتکراوەی ڕادیەنە وا دائەنین بەمانە ئەپێورێت چکەمانە لە ڕاستیایەکی ڕاستەقینە نین خۆمان دامانناون خۆشمان ئەتوانین کورتی بکەینەوە کەواتە توانامان هەیە یەکەکان لابەرین بەڵام لە ڕاستیا کاتێ ئێمە مەتر لەگەڵ مەتر یان کیلۆمەتر لەگەڵ کیلۆمەتر کورتەکەینەوە کێشەیەکمان دروست دەبێت کام لەم سەیەکەیە دانین لە ڕاستیا ڕێکەوتنێک کراوە کە لە کورتکردنەوەی مەتر لەگەڵ مەترایان کیلۆمەتر لەگەڵ کیلۆمەتریانێکی درێژی لەگەڵ درێژی ڕادیەن بنووسرێ ناکرێت لە خۆمان و پلەی 60یان ڕیڤ دابنین بەڵکو ئەکرێ ڕادیەن بگۆڕین بۆ پلەی 60وە بۆ ژمارەی خولەکان کە خولاوەتەوە بۆ نمونە 360 لە خولێکی تاو کردووە دوو جار 360 720 پلە معنای دوو خولی تاو کردووە و ئەگەر بینە ئێرە سیرەکەین چارەکە خولێکە چارەکە خولێک ئەکاتە پای لەسەر دوو ڕادیەن ئەگەر تا ئێرە پای بێ کەم بۆ ئێرە 370 پلە ئەکاتە پایەک و نیو پای واتە سێ لەسەر دوو پای سێ لەسەر دوو پای ڕادیەن کە ئەگەین ئێرە بێ بە دوو پای ڕاد کەواتە بەم شێوەیە ئەتوانین بڵین ئێرە سێ چارەکە خولە یان ئەتوانین بڵین 0.75 ڕیڤە کەواتە ئەمە پەیوەندیەکانە لە ڕاستیا بۆ گۆڕینی یەکەکان لێرەوە تێگەین کە گۆشە لادان لە ڕاستیا هێندێکی بەیەکەیە هێندێکی بێڕەهەندە چونکە ڕێژەی لە نێوان دوو درێژە بۆیە هیچ یەکەیەکی ڕاستەقینی نییە ئەم یەکانە خۆمان بۆمان داناون و خۆشمان نەتوانین لایەن بەرین کورتی کەینەوە لەگەڵەوەشدا گۆشە لادان هێندێکی ئاراستەدارە هەر کاتێک جوڵەی تەنێک بە ئاراستەی میلی کاتژمێر بوو ئەوە دەلتا فێتە نێگەتیڤە بێت هەروەها درێژی کەوانەکەش هەر بە نەگەتیڤ دانین لەگەڵەوەشا کە درێژیە کەواتە بۆچی تۆزێکی کە جوابیەوەینەوە بۆ درێژی کەوانەکە بێ بە نەگەتیڤ دانرێ و ئەگەر جوڵەکە بە پێچوانەی میلی کاتژمێر بوو لەسەر ڕێڕەوە بازنەیەکە هەر یەکە لە دەلتا فێتە و دەلتا ئێس پۆزتیڤە بن ئەگەر جوڵە بە پێچوانەی میلی کاتژمێر بوو کەواتە بزانین بۆ دەلتا ئێس ئەبێت نێگەتیڤ بێت ئەگەر ئاراستەی جوڵەکە بە ئاراستەی میلی کاتژمێر بوو ئەوە گۆشە لادان وتمان نێگەتیڤە ئەی درێژی کەوانە چۆن بە نێگەتیڤ دابنین بۆ نمونە ئەگەر ئەو کەوانەی تەنێک ئەی بڕێت بۆ نمونە 10 مەتر بێت بە ئاراستەی جوڵەی میلی کاتژمێر درێژی کەوانەکە 10 مەتر بێت بە ئاراستەی جوڵی میلی کاتژمێر ئەگەر بەم ئاراستەیە بوو خۆمانە بێ نیشانی سالبی بۆ دابنین ئەگەر لەو کاتە گۆشە لادانێکی بڕی یەک ڕادیەن بوو کەوتمان بە ئاراستەی میلی کاتژمێرە بێمیش نەگەتیڤ بێ پرسیارەکە بۆ نمونە پێمەڵێ ئەبێ نیوەتیرەی ڕێڕەوە بازنەیە چەند بێ کە تەنەکە لە سەریە جوڵێ ئەمە دانین بە نمونەی یەکجارێ لەم بارەیە ئەگەر ئەو یاسایە بەکاربێنم دەلتا سێتا کاتە دەلتا ئێس لەسەر ئار سەرنجمەن بۆ دۆزینەوەی ئار لەبەرەوەی دەلتا سێتا کاتە دەلتا ئێس لەسەر ئار ئەوە ئار ڕەکاتە دەلتا ئێس لەسەر دەلتا سێتا درێژی کەوانەکە سەرنج بە 10 مەترە
و گۆشە لادانەکە 1 رادیەنە. گۆشە لادانەکە ئەگەر سالب بێ و درێژی کەوانەکە دانەنین بە سالب، سەرنج بە نیوەتیرە بە سالب دەرەچەکە لە ڕاستیان نابێ نیوەتیرە سالب بێ. بۆ نمونە گەر ئاوا داینین نیشانەی سالب بۆ دلتا ئێس دانەنین، سێرگەی نیوەتیرە هێندێکی سالبە بێ و ئەکاتە 10 مەتر. ئەی کوا رادیەن؟ وتمان رادیەن یەکەیەکی ڕاستەقینە نییە، خۆمان دامانەوە بۆی خۆشمان نەتوانین لای بەرینەوە شمولی کورتکردنەوە و لێکدان ناکە، کەواتە ناکرێ نیوەتیرە سالب بێ. بۆیە پێویستە دلتا ئێس هەمان نیشانەی گۆشەلادان وەربگرێت کە ویش سالبە. بۆیە سالب لەسەر سالب بکاتە موجب، نیوەتیرە نابێت سالب بێ. بۆیە دلتا ئێس هەمان نیشانەی دلتا سێتا وەرەگرێ. ئەگەر بە ئاڕاستەی جوڵی میلی کاتژمێر بوو دلتا سێتە و دلتا ئێس هەردووکیان سالبن، کەواتە ئێستا بۆمان ڕوون بۆ بۆچی دلتا ئێس ئەبێ سالب بێ. ئەوە حکمێکی ڕاضیاتە ئەگەر بێت و دلتا ئێس بە سالب دانەنی لەو کاتە نیوەتیرە سالب دەرەچێت، خۆ ناشکرێت درێژی ڕێگایەک بە سالب دەرچێت. ئێمە درێژی هێندێکی نائاڕاستەدارە و قەت بە سالب درێژیمان نییە، کەواتە ئەم درێژە پێویستە بە پۆزتیڤ بێ. بۆیە ئەمە حکمێکە ئەبێت دلتا ئێس نیشانەی دلتا سێتا وەربگرێ و بەو شێوەیە ئەتوانین بڵین دلتا ئێس هێندێکی نێگەتیڤە بێ. ئەگەر دلتا سێتا نێگەتیڤ بوواتە جوڵەکە بەڕاستی میلی کاتژمێر بوو، واگەر پێچوانەی میلی کاتژمێریش بوو ئەوە پێویستە هەردووکیان پۆزتیڤ بن. سەرنج بە لێرە شتێکی زۆر گرنگ، رادیەن وتمان یەکەی ڕاستەقینە نینەمانە هەرسێکیان، خۆمان دامان ناون بۆی خۆشمان نەتوانین لایەن بەرینەوە. بۆ نمونە نیوەتیرە خۆ ناکرێ بڵین 10 مەتر بۆ رادیەن، چونکە رادیەن هێندێکی ڕاستەقینە نییە، یەکەیەکی ڕاستەقینە نییە، خۆمان دامان ناوە خۆشمان ئەتوانین لای بەرین. مایەوە بزانین 1 رادیەن چەنە و چییە بە پلە و چۆنە. ئەگەر تەنێک لەسەر کەوانەیەک بجوڵێت، تەنێک لەسەر کەوانەیەک بجوڵێ وەکو لە وێنەیەدا دیارە، با بزانین 1 رادیەن مەبەستمان چییە؟ ئێمە لەو ساڵێن رادیەن چییە؟ تەنێک لەم خاڵەوە دەست بە جوڵاکە لەسەر چێوەی بازنەیە گەگاتە ئەم خاڵە، ئەم کەوانەیە بڕی. درێژی کەوانەکە دلتا ئێس. وا ڕێکەوتون هەر کاتێ درێژی کەوانەکە بەقەدەر درێژی نیوەتیرەکە بوو کە تەنەکە لەسەر چێوەی بازنەکەی ئەجوڵێت، ئەو کاتە ئەو گۆشە لادانە 57.3 پلێ و وا ڕێکەوتون کە 57.3 پلە ناوبنێن 1 رادیەن. کەواتە دلتا سێتە هەر کاتێک ئێمە کەوانەیەکمان هەبوو درێژەکەی بپێوین بەقەدەر درێژی نیوەتیرەکە بوو، ئەو گۆشەیە بپێوین لەو کاتە سێرگەین 57.3 پلەیە. بۆیە 57.3 پلە ناو لێنراوە 1 رادیەن. هەر چۆن ئێمە بە گۆشەی وەستا و بنەوە پلاڵین گۆشەی وەستا و لێرەش 1 رادیەن 57.3 پلەیە. کەی ئەمە ئەبێتە 1 رادیەن؟ ئەگەر درێژی کەوانەکە بەقەدەر نیوەتیرەکە بوو، ئەو کاتە دلتا ئێس لەسەر ئاڕەکاتە 1 رادیەن، واتە ئەو گۆشە لادانە لەو کاتەیە بە گۆشە پێوێت بپێوین سێرگەین 57.3 پلێ. بۆ نمونە ئەگەر بێت و ئەم کەوانەیە 25 کیلۆمەتر بێ، نیوەتیرەکەش 25 کیلۆمەتر بێ، ئەوە گۆشە لادانەکە ڕێک 57.3. ئەگەر درێژی کەوانەکە 5 سانتیم بێ و نیوەتیرەکەش 5 سانتیم بێ، دووبارە ئەو گۆشە لادانە پێوەرەوە هەر 57.3 کەواتە 1 رادیەن ئەکاتە 57.3 پلە. 1 رادیەن ئەکاتە 57.3 پلە. پاشان مادەم ئێمە ئەمانەمان وا داناوە کە یەکە بن لە ڕاستیا کە ئەمانەیەکەی ڕاستەقینە نین، بۆیە ئەتوانین گۆڕین یەکەکانیش لە رادیەنەوە بۆ یەکانی کە بۆ دیگری و بۆ ڕیڤەوە بە پێچەوانەوە لە ڕیڤەوە بۆ دیگری و بۆ ڕادەوە دیگری بۆ ڕاد و بۆ ڕیڤیش دووبارە ئەتوانین یەکەکانیش بگۆڕین. باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین.